ئەخیر ساتی کە غەیب و نەما بانگی ئامۆژنی کردوتی ئامۆژن ئەو مناڵانە لەسەر سنگم لابەرە دیار بوو کوڕەکە دەستی ڕاکێشا پەپولەکەی وتی دەسم بردە ڕۆڵە دەسم بردە لەسەر سنگم لای بەرە لەگەڵ کۆتایی و ئیتر ئەخیر چاوەڵێنانی بوو ئەمە قسەی ئەخیری سێوەخان بوو بۆیە بە ئاواتەوەم بگەێنمەوە لای پەپولەکانی لەبەرەوە لە لەحزەی گیانە دەرچوونە هەرسێکیان هاتن بردیان من کەوای وتی تر ئومێدم نەما زانیتم لە بەهشتی بەرینەوە هاتن و دایکی خۆیان برد. ئەمە دوایین قسەی بەر لە مردنی سێوان بوو کە لە زاری شەفێغ نووری مامیەوە بە گەروی پڕ لە گریانەوە لە بەردەم پزیشکی دادی سلێمانی لە وڵامی پرسیارێکی کێنێندا ئاشکرای کرد. مام قادری جەرگ سوتاو کە باوکی سێوانە هیچ کەسێ لە بەردەم ئازاری پڕ لە سوێیدا خۆی بۆ ڕناگیرێت هێشتا دڵی لای ئەوەیە کە ڕووداوی تر ڕوونەدات بۆیە ئەوش داوا لە کەسوکاری هاوسەری کچەکەی دەکات نەچنە پرسەکەیەوە. نامانێت کەسیان بێ بە قوربانە بن مناڵە گەنجە کاکە لە ناکایەکەوە ئێمە ئاگامانێنی لە بەرتازی بە قوربان بانێن کاک گەرمە و گەرمە بانێن بە قوربان با کەسیان نێن باوکەی باوک. دوای مردنی سێوانی تر کەسوکارەکەی کار لەسەر هەڵدانەوەی لاپەڕەی ڕاستی ڕووداوەکە دەکەن ئەوان بەو بەڵگانەی لەلایەنە زانیاریەکانی ساتەوەختی ڕووداوەکە بۆ کێنێ ناشکرا دەکەن. لەم کەناڵی جەنابتانە جوان نەبێ باسی بکەم بەڵام کەسی نزوکی خۆی نییە کەسێکە کە گومان ئەکرێ مەسەلەن سەبەبی کێشەی ئەو بوو بێ سەبەبی ژیانی بینی ئەو مێردەکەی بوو بێ ئەو خۆی گومان ئەکا گومانەکانیش خۆ ئەگەر ڕاستە دەوێت گومانەکان من وەکو شخصی خۆم گومانم نییە لە گومانەکەی گومانم نیت لە ئەوڵەوە کارەساتێکە بینی چوار ئینسان ئەبرژێن لە ناو ئاگرا بەڵام شێوەی ئاگرەکە بە هەر کەسێک بڵێ ئەم ئاگرە زەخمە شۆرتی کارەبا درستی ناکە لە زمانی ئەوەیە حەزەکەم ئەمانە ئەمە بە هەموو خەڵک ڕابگەێنم لەو کاتەیە کارەبای مۆلیدە بۆ کە ئەوانیش خاوەنی 2 ئەمپێرن لەبەرەوە من خۆم هەموو شتێکم بە چاوی خۆم بینی هەموو ئاگرەکە لە 3 دقەیە بۆ ئایا لە 3 دقەیە کەسێک ئاوای لێدێ بەپی زانیاریەکانی کێنێن کەسی سێم کەنە لە کەسوکاری ماڵی سێوێ و کەنە لە کەسوکاری ماڵی هاوسەرەکەیەتی بانگێشی دادگا کراوە جگەل لەوەش ئێسا لێکۆڵەرانی پۆلیس بە دوای وەڵامی ئەو پرسیارەوەیە کە ڕۆژی ڕووداوەکە چی غازی ناو ماڵەکەی کردوتەوە ئەی چێ ئاوی ڕئیسی ناو ماڵەکەی گرتوتەوە بڕیار ڕامێقکێنێن سلێمانی.